دژی هێرشەکانی تورکیا و مەترسییەکانی سەرهەڵدانی شەڕی براكوژی ڕێپێوانێکی جەماوری لە شاری سلێمانی بەڕێوەچوو. بەشداربووانی ڕێپێوانەکە دەڵێن پێویستە لایەنە سیاسیەکانی کوردستان و پەرلەمان لەسەر داگیرکاریەکان بێنە دەنگ و ڕێخۆش نەکرێت بۆ شەڕی کوردکوژی، چونکە کورد لەم پرسەدا زیانمەند دەبێت و لە بەرژەوەندی داگیرکەرانە. ئێمە هاتوین داواکەین لە هەموو لایەنەکان، لە هەموو خەڵکی خێر دڵسۆزی کوردستان، خەڵکی دڵسۆزی خاک و خەڵکی کوردستان کە بێتە دەنگ و بێ هەڵوێست نەبێ بۆ ئەوەی کە جارێکی تر وڵاتمان تووشی کاولکاری و شەڕ و ماڵوێرانی نەبێت. ئەگەر ئێمە یەک ڕیز بین خەڵکەکە و حیزبەکان و دەسەڵات و حکوومەتەکەمان هیچ هێزێکی دەرەکی ناتوانێت لە شرکێشی بکە یا بردومانی سنوورەکانی کوردستان بکە یا لە ناو کوردستانە تیرۆر بکە ئەوکە. ئێمە خۆمانین بە ناوکۆشی و نیفاقەکانی ناو خۆمانە ئەو مەجالەی دروستکرۆ بۆ داگیرکەران بە ئاسانی بێن. لە ڕێپێوانەکەدا شاندی ئاشتی و ئازادی و هونەرمەندان و پەرلەمانتاران و کەساتی ڕووناکبیرەکان بەشدار بوون، هەرچەندە دروشمەکانیان دروشمی نەتەوەیی بوون و ئاڵای هیچ حیزبێک بەرز نەکرایەوە، بەڵام خەڵکێکی کەم لە ڕێپێوانەکەدا بەشداریان کرد. ئەوەش بووە جێگەی نیگەرانی بەشداربووانی ڕێپێوانەکە. سەرەتا من یەک خەفەت لە دڵما هەیە، یەک کەسە لە دڵما هەیە، ئەوەیە کە بەشداری خەڵکی سلێمانی زۆر کەمە، چونکە ئەمە ڕۆژێکە ڕۆژی ئەوەیە کە هەر هەموو ئەوە هاتنە سەر جادە، بەس لەبەر ئەوەی هەندێکیان هەمووشە خۆرن، لەبەرەوەی هەندێکیان کراون بە ویژدان کراون، لەبەرەوەی هەندێکیان بێباوەڕ بوون. پرسێکی نەتەوەیی چ پەیوەندی بە پرسێکی نەتەوەی ڕاستە پرسێکی نەتەوەی، بەس ئەوانە هیچ هەوڵەسێکی نەتەوەیان نییە، لەبەر ئەوەی ئەوانە یا کراون یا بەهۆی شتەوان کرد یا بێباوەڕ کراونە. ئازادی کوردستان ئەرکی هەر تاکێکی کوردیە، ئەرکی هەموو حزب و لایەنی سیاسیە، بێدەنگیشی لە بن زڵم و داگیرکەری گەورەترین خیانەتە بەرامبەر ملەتی کورد. داوا لە لایەنی سیاسی کوردی دەکەن، داوا بابەس ڕۆلی دایکان لە ناو بچن و هەموو ڕۆژ جەرگی دایکێک بسووتێ و چیان دەبێ دانەوێ بەحرێک دەریایەک لە خوێنی گەنجی کورد دروست بکەن. ئەوەندە گەنجی کورد هاتینە شەهیدکردن بەحری خوێنماندایە. تا ئێستا فشارەکان بۆ دژاتی داگیرکاریەکانی سوپای تورکیا و شەڕی براكوژی تەنها فشاری ناوخۆیی بوون و زیاتریش لە سنووری پارێزگای سلێمانی بووە. بەڕای ڕووناکبیران ئەگەر کورد لەم بابەتە بێدەنگ بێت، کوردستان دەکەوێتە بەر مەترسیەکی گەورەی داگیرکاری و شەڕی ناوخۆ و میلەتی کورد تیایدا زیانمەند دەبێت. ڕامێر عوسمان، کەناڵی پەیام، سلێمانی.